کە ئەو بیرکاری کە ئێمەی خوێنین و وازانین نایەتەوە ڕێ لە ژیانمانە ئەم مرۆڤە جوانە ئەمڕۆ ئەو پرسیار وەڵامی ئەو پرسیارانەمە داتەوە. هیوادارم کاتێکی خۆش لەگەڵ مامۆستا بەرنە سەر. فەرموو دکتۆر ئەتوانی توێژنەوەتە پێشکەش. ئەمڕۆ لە خزمەتەوە ئەو دەرفەتەمەیە کە باسی بیرکاری بکەم بەگشتی و باسی ینی بڵێن بیرکاری ئەپڵاید مەتمەتیک بیرکاری کردێکی بکەین. طبعا ئەمە دوو لایەنی بیرکاری یا مەتمەتیک تا ئێستا نەکراوە، بەڵام هەموومان نەزانین بیرکاری چییە. بیرکاری شتێکە وەکو هونەر، شتێکە وەکو هونەری وەکو فەلسەفە، فکرە بە ئازادی، بەڵام طبعا سنووردارە بە ئیمجینیشن یا وێناگەری مرۆڤەوە. هیچ سنوورێکی لەبەردەستان نییە بەهانە ئەشیا یا شتی ئایدیاڵ دەست پێەکە یا ساوڕێسای لە نێوانیان لە بینیانە پێناساکە داێنێ و بۆ شێوازە سیستەمێک دروستەکەن کە ئەنواعی سیستمی بیرکاری بەو شێوازە دروستە بێت. ئەم سیستمە بیرکاریانە بە کەرکیچی دێ گەورەترین جنێوێک ئەکرێ بە بیرکارێکی بدەی ئەوەیە کە پێی بڵێ ئەمەی تۆ کەروتە بە کەرکی چی دێ. ئەوان بە هیچ شێوەیە بیرەوە ناکەنەوە کە ئەو شتێک کە ئەیکەن بە کەرکی چی دێ. ئایا ئاپلیکیشنی هەیە، ئایا لە شوێنەکە ئەکرێ شتێکی لێ دروست بکرێ یا یارمەتی دروستبوونی شتێک بدا یا کێشەیە چارەسەر بکە. ئەوان بیرکردنەوەی ئازادی خۆیان هەیە و تەنها ئیمجینیشنیان یان بڵێن وێناگەریان ئەتوانێت سنوورێکی بۆ دابنێ. بەڵام بەشی هەرە زۆری ئەو شتەی کە لە سەرتاوە بە ئینە بینرا بە شتەیەکی مەحز پیور مەتماتیک یا پیور بیرکاری پەتیە بینرا، بیرکاری پەتی ئەبینە. خۆم دەڵم بەرزەتوانم قسە بەدوودەم. بیرکاری پەتیە بینرا لە کۆتاییە بەکارهێنانی بۆ دروست بووە لە ناو زانستە و بۆ بەهۆی ئەوەوە کە زانست بازی گەورە بهاوێ. من بۆ چوونێکم بێنی فیزیایەکان بە ئەم بۆ چوونێکیان هەیە کە بیرکاری زمانی سروشتە، یعنی سروشت بە زمانی بیرکاری قسەبان لەگەڵاگە. ئەمە بیرروبۆچوونی زانستکارانی ئەو سەردەمەیە، هەر وەکو چۆن بیرروبۆچوونی فەیلسوفانی کۆنەوە بوو کە زمانی سروشت زمانی سروشت فەلسەفەیە، یعنی ئەوە زۆرتر بە فەلسەفە لە سەر شتانە قسە. هونەرمەند بێگومان زمانی ناخی خۆی و سروشتی خۆی لە هونەر ئابینێ. بەڵام ئەگەر بێین تۆ زێشتەکە بڵێن ئینتر بکەین، ئایدیالتر بکەین، زانستکار بە دوای پرسیارەکانی خۆیان لە ناو سروشت ئاگەڕێ. پرسیارەکان چی؟ پرسیارە هەرە وجودیەکانی مرۆڤە. یعنی زانستکاری دەرەجە یەک بە دوای پرسیارە هەرە وجودیەکان ئاگەرێ کە پرسی فەلسەفەیشە، پرسی هونەریشە. ئەویش ئەوەیە بۆ لێرەی ئەوە گەورەترین پرسیاری مرۆڤایەتی بووە بە درێژایی لەو کاتەوە کە مرۆڤ یعنی هەستی بەبوونی خۆی کردووە، یعنی کۆنشەسنس یا ئاگامەندی بۆ دروست بووە. لەو کاتەوە کە دارستانەکانی ئەفریقای بەجێشتە گەورەترین پرسیەوە بکە من بۆ لێرە. بۆ لێرەوانەیە کە هونەر لە دایکە بێ، زانست دوای هونەر لە دایکە بێ، فەلسەفە لە دایکە بێ، ئاین لە دایکە بێ، وە لە کۆتاییە تەماشاکەین زانست لە دایکە بێ. بەرهەڵ زانستکار لە ناو سروشت ئاگەڕێ، بە دوای سروشتە لە ناو سروشتایە خۆی بەشێکە لە سروشت. بیرکردنەوەکانی لە ناو سروشتە ئەخاتە سەر یەک و لە کۆتاییە ئەو لەگەڵ ئەو ئەنجامانەی کە ئەیبینێ پێکەوە گرێدراویە لە بینیانە دروستەکە و فامێک یا درکێکی بە نسبەتی سروشتەوە بۆ دروستە بێ و لەوێ ئەتوانێت پێشبینی داهاتوو بکە و پێشبینی داهاتوو ڕووداوە سروشتیەکان بکە و لەم ڕێگان وای ئامراز بەکارهێنە کە یەکێ لە گرنگترین ئامرازەکان بیرکاری یا مەتمەتیکە. مەتمەتیک بیرکارەکە لە ناو مێشکی خۆیە بە دوایی ڕێلیشن یا پەیوەندی نێوان ئەو ئەشیایانە ئەو شتە ئایدیاڵانە کە دروستی کردووە و ئەشیای بیرکارین بنەو ئەوانە ئاگەڕێ. فیزیکەش لە ناو مێشکی خۆیەتی بە دوای یاساکانی سروشت ئاگەڕێ. بەڵام لە کۆتاییە ئینتیباق یا سەرکەوتنێکی نێوانی ئەم دوودانە شتێک بێنێتە ئاراوە کە پێڵەن فیزیای تیۆری. یعنی باوەڕێک هەیە
کە هەموو ئەو بیرکاریەی کە هێشتا ئەپلیکیشن یا بەکارهێنانی بۆ دروست نبووە بۆ کارەکەی ئەوەیە هێشتا وەکو فیزیاییەکان یا زانستکارەکان عام بەگشتی هێشتا بە تەواوی سروشتیان کەشف نەکردووە ئەو شوێنەیان کەشف نەکردووە کە ئەو ئەشیا بیرکاریە لەویا خۆیە نوێنی ئەمە لەوانەیە ئەمە بیرروباوەڕێکی وایە بەهەرحاڵ بیرکاری بە کۆپیرکاری پەتی لە پاڵیا بیرکاری کردەکی یان ئەپلاید مەتمەتیک دێتە دروستە بێ خۆی ئۆتۆماتیکی دروستە بێ لەگەڵ پێشکەوتنی زانستدا ئەمە دروستە بێ یەکەم دانەیە کە بەسەران وەکو ئینی بیرکاری کردەکی ناوی بنین بژاردن بیرکارێکی تایبەتی دروستی نەکردووە دای نەهێناوە ژماردن بەشەریەت هەمووی پێکەوە دروستیان کردووە کە لە پەنجەکانمانەوە دەست پێەکە بەڵام یەکەم نمونە لە ئەپلاید مەتمەتیک وانی بگەڕێنەوە بێ بەڵام مەبەستی من لە ئەپلاید مەتمەتیک ئەم شتانە نییە ئەپلاید مەتمەتیک بە شێوازێکی زۆر هین بڵێن ئەگەڕێتەوە وەکو بەکە بە دروستکردنی مۆدێل دەست پێەکە لە بیرکاری کردەکی بگەڕێتەوە بۆ سەردەمی فیزاغۆرس هەمووتان ناستن بە ئینی ڕێشێنی سەر سێگۆشەکان ڕاستەوەشەکە کە دووجای ژێ یەکسانە بە دووجای هەردوو پاڵەکە بەڵام شتێکی تریشیەیە شاید ئەگە وەکو مێژوی فیزیای تێۆری باسی بکەیت ئەمە ئەم کارێکە ئەم کردی یەکێک وەکو مۆدلێکی تەواو بۆ فیزیای تێۆریە لەسەر ژێکانی ساز ئینێک بەرهەڵ ئامێرێکی لێدان ئەم فیزاغۆرس لە یۆنانی کۆنا ئەوەی دۆزیەوە کە لە نێوان هەر ئەو هارمۆنیانە ئەو دەنگانێکە ژێرە دروستیەکە و درێژی ژێکە پەیوەندیەکەیە کە ئەو پەیوەندیە ئێستا ئەیزانین یەکسانە بە ئێڵ یەکسانە بە لاندا لەسەر دوو لاندا بریتە لەو هارمۆنیانە ئەو دەنگانەی کە ئەو ژێیە دروستیەکە ینی بڵێن درێژە شەپۆلی ئەو ینەکە ئەو ژێیە دروستیەکە ئەمە یەکەم هینی کردەکیە بیرکاری پیورپەتی ئیمەجینیشنی ئێمە سنووریەکە بەڵام بیرکاری کردەکی ئەوەی کە سنوورداریەکە حەقیقەتە ئەو حەقیقەتەی کە ئێمە ڕۆژانە لەگەڵیا بەرەوڕووین ئێمە ناتوانین بیرکاری بڵێن لە شوێنێکە کە حەقیقەت ینی بڵێن لەگەڵ جیهانی واقعە بەڕۆڕوایە لەگەڵ ئەو جیهانە واقعە سنوورداریەکە بیرکاری کردێکی پارالێل لەگەڵ بیرکاری پیورە ئەو بیرکاری کە هێشتا وەکوونی ئەپلیکیشنی بۆ پەیانەبووە بەکارهێنانی بۆ پەیانەبووە ئەم خۆی خەریکی گەشەی خۆیەتی خەریکە پەراسێنی بەڵام لە هەمان کاتیشە بەردەوام بیرکاری پەتی بەردەوام هینی بۆ پەیابێ بەکارهێنانی لە هەنە ناوچا بۆ پەیابێ کە خودی بیرکارەکە هەرگیز تەسەووری نەکردووە ئەوە دووبارە دووپاتێکەمەوە بیرکارە پیورەکان بیرکارە پەتیەکان زۆر ڕقیان لە ئەپلیکیشنە بێزارە بن لەوەی کە شتەکانیان بە کەرکی شتەیە بێ و زۆریان خۆشحاڵیان دەربڕیوە کە ئێمە بیرکاریەکمان دروست کردە ئەم بیرکاریە هەرگیز بە کەلک نایێت بەڵام لەکۆیەت ماشاکە بە کەلک هاتووە ئەو بیرکاریانەوە بەکارێت لە هەنێ شوێنە بە کەرک هاتووە باس یەکەمێکە لەوانە کە چییە بەڵام ئێستا بە هەنگاوە بڕۆینە پێشترەوە بیرکاری کردێکی پشتە بەستێ بە مۆدێل دروستەکە مۆدێل چییە؟ مۆدێل سادەکراوەی ئەو جیهانە بچووکەیە کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەگە هەر شتێک ئیشی لەسەر بکەین کەرن جیهانێکی بچووک کە کاتێکە دێنی سادەیەکەیتەوە لە مێشکی خۆتە یا لەسەر کاغەز لە هەر شوێنەکە سادەیەکەیتەوە پێڵەن مۆدێل ئەم مۆدێلە کۆمەڵێکی بچووک پارامتری تایە کۆمەڵێ ڕێسا و یاسای تایە و بەپێی ئەو ڕێسا و یاسانە دێی تەحلیل یەکەی مۆدێلەکەت و لەڕێ ئەوە ئەتوانی پێشبینی ئەو جیهانە بچووکە کردوتە پێشبینی ئەو جیهانەی پێ بکەیت و ئەگەر پێشبینیەکانت لەگەڵ جیهانە ڕاستەقینەکە یەکی گرتەوە ئەوە مۆدێلەکە زۆر بەکەڵکە و ئەگەر یەکی نەگرتەوە ئەو مۆدێلەکە تەواو نییە یا پارامتری کەمتری تایە یا یاسایەتە نەو دۆزیوەتەوە هەموو ئەمانە ڕۆڵە بینێ بەڵام مۆدێل یەکەم هەنگاوە لە بیرکاری کردێکیە کە مۆدێل دروستەکەین
لێرەیە نیوتۆن یەکەم کەسەکە ئەم کارێ کردووە نەک پێشەوەی گالیلۆ کردوێتی لە زانستی مۆدێرنە باسەکەی پێشەوەی گالیلۆ کردێتی بەس نیوتۆن گەورەترین کارەکانی بڵێن بیرکاری کردێکی ئەم کردی ئەم خۆی بیرکار نەبوو فەیلسوفێکی فیزیایی بوو بەڵام ینی بڵێن نەچرال فیلسوفی بوو نەچرال فیلسوفێر بوو بەڵام هات فەرقێکی گەورەی لە بیرکاریە کردوێتەوە کار ئێستش بە گەرمی بەکاردێش کاڵکڵەس یا ژمێرکاریە کە ئەو تەواوکاری و جیاکاریانەیە کە هەمووتان لە عادادیە بینوتانە کارەکانی ئەوە ئەو کارانەیە کە نیوتۆن کردوێتی بەرحاڵ ئەو هەنێ مۆدێلی داڕش بۆ گردونەی ئێمە ئەمەم لێرە یەکێ لەوانە کە لەو بەبێ ئەو ژمێرکاریە کە دایهێنا بوو ژمێر مۆدێلانەی کە دروستی کردبوو بۆ جوڵەی زەوی و خۆر و مانگ و ئەمانە و بەکارهێنانی یاساکانی کێپلێر وەکو هین یاساکانی کێپلێر ڕێپیشاندەری بوو یاساکانی کێپلێر بە تەواوی ئەزمموونین یعنی نەپشتی بە بیرکاری بەستووە نە هیچ شتێکی تر کێپلێر هەنە داتای دەستکەوت بوو لە تیکۆ براهەوەمانەوە تحلیلی لەڕۆی تحلیلی ئەو داتانەوە توانی ڕێچکەی تەنە ئاسمانیەکان پێشبینی بکە کە بە شێوەی هێلکەیە و دوودانە پرەنسیپەکەی تریشی کە خۆتان نەیزانین ئەمە بەڵام نیوتۆن هات مۆدێلی دروست کرد هێزێکی گریمانەی هێزێکی کرد ئەو هێزە بەو شێوازەیە ینی بڵێن هێزەکەی ئێمە ئەوەتە GMM لەسەر ئاردوجا M1 M2 لەسەر ئاردوجا کە ئاردوجا مەودای نێوانی دوودانە ئەو دوودانە تەنەیە هێزێ لە بینی ئەم دووتەنە هەیە ئەم هێزە گردونیە هەر دووتەن هێزە لە بینی من و ئێوەشە هەیە و هێزە ئەم هێزە فەرمانڕەوایە لەسەر هەموو جوڵەی تەنەکانی گردون و کاتێکە مۆدێلەکەی خۆی داڕشت و ئەو یاسایەتیا بەکارهێنە توانی پێشبینی ڕێچکەی هەموو تەنە ئاسمانیەکان بکە کە ئەو ڕێچکەیە کە ئەو پێشبینی کرد هەر ئەو ڕێچکەیە بوو کە کێپلێر داینابوو لەو ڕێچکانێکە ئەو یاسایەکە کێپلێر داینەبوو ئەوە بوو بە سەرکەوتنێکی گەورە بۆ ئەو تێۆریەی کە نیوتۆن دایهێنا و تا ئێستاش بەکاردی لە جیهانی ئاسایی خۆمانە تا ئێستاش تێۆریەکە نیوتۆن پەرفێکترین و گەورەترین تێۆریە و بەکارهێنەرترین تێۆریە من لێرە ئەمەم بۆچی دانا باسی مۆدێل و ئاڵۆزیەکانیمان کرد ئەم برادەرە تەمان ئەفسانەیە یا ڕاستی نازانم بەرحاڵ ئەمە هەیە کاڵەن سێوێک کەوتە خوارەوە لەوێ بیرۆکەی گراوێتیشنی بۆ هەو پرسیاری ئەوەی کرد ئەو سێوە بۆ کەوتە خوارەوە بەڵام پرسیارە سادەترەکە و لەوانەیە قورسەکەەوە بوو ئەو سێوە چۆن چۆ سەرا نیوتۆن توانی مۆدلێکی سادە بۆ مۆدلێک بۆ بەربوونەوەی سێوەکە دابڕێژێ بەڵام ئەیزانی داڕشتنی مۆدلێکی زانستی بۆ ئەوەی کە ئەو سێوە چۆن چۆتە ئەو سەرا کارێکی زۆر زۆر قورسە واوە بوو ئەوەی خۆی ئەوەی لەو شوێنەیە کە هەستێ کرد مۆدلەکە زۆر ئاڵۆزە دەم پیاوێکی مەزوول بە پیاوێکی فێڵبازیش بوو فەورە خوایە هێنا ناو یاریەکەەوە کە ئیشی خوایە تەنانەت بۆ سوڕانەوەی هەسارەکانیش بە دەوری کۆمەڵی خۆرشە لەو شوێنە کە ناڕێک و پێکی زۆر هەبوو کە نەیەتوانی تۆریەکە ئەو نەیەتوانی وەڵامی بداتەوە ئێوە دەوانێت کاری خوایە خوا هەمیشە دێ شتەکان ڕێک و پێ بکاتەوە ئەوە ینی گەورەترین پرسیار ئەوەیە کە ئەو سێوە چۆن چووە ئەو سەرا تەبعاً ئەوە ئەتبەستێتەوە ئەگە بەربوونەوەی ئەو سێوە ئێمە ئەبا بۆ پرسیارەکان کە سەرچاوەی گردون دۆزینەوەی ئەو هێزە و دوای ئەوە هێزی تر دێتە ئاراوە تەبعاً تێۆری تر دێتە ئاراوە ئەوەی نسبەتی عام ئەم شتانە دێنە ئاراوە پرۆسێکی درۆژ کوانتەم دێتە ئاراوە دێتە ئاراوە بەڵام ئەگەین بەکوێ ئەگەین بە بیگ بانگ ئێستا تا ڕادەیەکی ئەزانین کە سەرچاوی گردونەکەی ئێمە لەکوێوەیە تا ڕادەیە حاڵە زانی سەرچاوی گردونەکەی مرگەی سەرچاوی ژینگەکەی خۆمان دیاری کردووە یعنی ئەو پرسیارە هەرە گەورەکە کە نە فەیدەسوود توانی وڵامی بداتەوە نە ئاین بە شێوەیەکی زۆر سادە وڵامی داوەتەوە بە شێوەی هین میتافۆریک پیشانی وڵامی داوەتەوە بەڵام ئەوەی کە زانست وڵامی داوەتەوە ئەوەیە کە ئێمە گردونی ئێمە لە خاڵێکی تەرایی یە خاڵێکی سینگولاریتیەوە دەستی پێ کردووە کە ئەویش چییە بیگ بانگە ئەویش لێرەوە دەستی پێ کردووە لێرەوە بەڵام ئەوەکەی تریان کە ئەوە سێوە چۆن چووە سەرەوە پرسیارەکەی ئەمان بات بۆ سەرچاوی ژیان چۆن هاتە ئاراوە
طبعا نيوتن زاني وڵامی ئەوە ئاسان نییە ئێستێشر ئاسان نییە بۆ هەموو پێشکەوتنەوە کە بایۆلۆجی کردوێتی هێشتا ناتوانێت وڵام یعنی ناتوانێت ڕوونی بکاتەوە چۆن شتێکی نازیندوو ئەبێ بە شتێکی زیندوو نە لە مختەوەرە توانیانە و کارە بکەن هەرچەند هەوڵی زۆر دراوە وەنە لە سروشتیشە ئەتوانن پاساوێ بۆ ئەو شتە پاساوێکی دقیقی علمی بۆ شتە بێنەوە کە سەرچاوی ژیانەکەی ئەمان لە چوایە بارخەڵ بە هەنگاوێتە بڕۆی لە تەمەەوە ئێستاکانە کوانتم چۆتەوە بوارەوە کوانتم بایۆلۆجی لەو بواراییشەکە کوانتم بایۆلۆجی یەکێک لەو شتانێکە بۆ خۆی بۆ خۆی دایناوە پرسیارانەکە وڵامی بداتەوە ئەویشەوەیە کە دروستبوونی یەکەم سلف ڕپلیکیتد یەکەم خۆ دوو پاتکەرەوە ڕوون کاتەوە چۆن یەکەم جار شتێ خۆی دوو پات کردەوە ینی زیندوو بوونەوەری زیندوویەکی دەسیفەتی هەردوو بەدەردش بوونەوەری زیندویش پێناسەیەکی درستی ڕێکوپێکی نییە هەر کەسی پێناسەیەکی بۆ کار بوار بەڵام یەکێک لە هینەکانەوەیە کە بوونەوەری زیندوو سلف ڕپلیکیتر ینی خۆی دوو پات دەکاتەوە ئەوە یەکێک لەو پرسانەیە کە کوانتم بایۆلۆجی هەوڵی بۆ ئەدا وڵامی بداتەوە من لێرە باسی دروستبوونی مۆدێلێکەکەم وتان بیرکاری کردێکی پشت ئەبەستێ بە مۆدێل بۆ کارەکانی مۆدێل دروستەکە و مۆدێلیشی کە دروست کرد ئەم تا دێنێ بە پێی مۆدێلەکە پێشبینیەکە هاتم چوون بۆ سەردەمی فارادەیی یەکێک لەو کارانەی بۆ خۆم پێناسەم کردووەش بە گشتیکردنی زانست لەم کارە پێش ئێمە گالیلۆ کردوێتی دوای ئەویش فارادەی کردوێتی ئەویشەوەیە کە زانستی تابە لە کریسمەسە فارادەی لەو ئەنجومەنی شاهانەی بریتانیا هینێکی هەبوو ئەمیشە لە کریسمەسە هینێکیانە بۆ سمپۆزیۆمێکیان دروستە کرد و بۆ خەڵک بۆ ئەو خەڵکەی کە بەرحەڵ لەویا بوون و هینابوون کە کار کە پرسەکانی زانستی بۆ باسەکردن یەکێک لەوانە مەسەلەن ئەمە بوو ئەمە سەرەتا ئەو باسی کردووە فارادەی باسی کردووە لە ساڵ 1850 سوتانی مۆمێ ئێمە چۆن نتوانین سوتانی مۆمێ مۆدێلێکی بیرکاری بۆ دروستکەین بۆ خێرایی لێرە بڵاوێنی خێرایی سوتانی مۆمێ تەمان سوتانی مۆمێ ئەزانین بۆ مۆمێ چۆن بۆ تەفسیری سوتانی مۆم یا بڵێسەی مۆمێ تۆ لێرە پێویستە بە فلۆیدە ینی بە زانستی شلگازەکانە بزانانی چۆنە پێویستە بە زانستی کیمیکاڵێکی زۆر هەیە کە سوتانی هین هەیە سوتانی هین هەیە کە بزانین ئەو مۆمە خۆی چۆنە سووتێ بۆ بتوانانی جوابێکی دقیق بیتەوە جوابێکی دروست بیتەوە ئینێکی ئاواز بەڵام مەدە لێرە مۆدێلێکی سادی فیزیایی دروستەکەین بۆ خێرایی سوتانی مۆمێ بزانێکین ئەگەر تۆ مۆمێک هەبێ بە قەبارەی فڵان و بە تیرەی فڵانەوە چۆنە سووتێت چەنە خێراییەکەی چەنێکە خێرای سوتانەکەی چەنێکە خێرایی سوتانەکەی چەنێک یا بڵێن خێرایی سووتان پەیوەندی بە چیەوە هەیە خێرایی سووتانی مۆ یا دوودانە مۆمە هەبێ کامیان خێراتر تەواو بێ کامیان زووتر تەواو بێ ئێمە دەڵێن سەرەتا وتمان مۆدێل چییە مۆدێل سادەکردنەوەی ئەو جیهانەیە کە جیهانە ڕاستەقینەکەیە بۆ جیهانە ڕاستەقینەکە جارێکی بچووکە کە ئەو شتەکەی تویتیایە ئێمە وای دانین مۆمەکان لە ناو ژوورەکان هەمویان لە ناو ژوورەکان هەمویان یەک بەرزیان هەیە باشە و هەمووشیان وەک یەک دروستکراون لە یەک مەعمەل هەمویان یەک پلیتەیان هەیە پلیتەکانیان یەک شتە ئەمانە و گریمانانە کە تۆ هەمیشە بۆ دروستکردنی مۆدێلی پێویستە شتەکە ساداکەیتەوە پلیتەکانیان هەموو یەک شتە هەمووشیان لە یەک مەعمەل دروستکراون لە یەک پێکاتە دروستکراون هەمووشیان بەرزیەکانیان یەک شتە ئۆکەی ئەو وەختە شتێکی کە تر لێرە هەیە ئەوی شەوەیە کە بڕی وزەیەک یاری چڕی وزەی ناو هەموو مۆمەکانیش بە کۆنستان وەرەگریت بە نەگۆڕ وەرەگریت چڕی وزەکەیان ینی هەر مۆمێ بڕێ وزەی تایەتر و ناوێنین ئی چڕیەکەی مەبەستمانەوەیە کە مەسەڵەن بڕی وزەکە لە قەبارەی لە متر سێجایتر قەبارەی متر سێجا بۆ بێ بە چڕیەکەی ئێمە ناوێنین ئی باشە ئەو وەختە ئەگەر تۆ مۆمەکەت بەرزیەکەی ئچ بێ نیوەتیرەکەی ئار بێ ئەو کات بڕی وزەیە کە لەویا هەتا یەکسانە بەچەند یەکسانە ئەمە هەر بەدەست حەسیابم کرد ئەگەری شینیتیایە بمبورن بڕی هینێکە لێرە هەیە یەکسانە بڕی وزەیە کە لێرە هەیە یەکسانە بە ئی کەڕەتی قەبارەی ئەو
مومە قەبارەی ئەو مومە تەبان بەرزیەکەیەتی کەڕەتی ڕوبەری بنکەکەی کە کاتە پی ئاردوجا کەبوو بڕی وزەیە کە لێرە هەیە ئەم مومەکە گڕی گرت دەستی کرد بە سووتان وزەیەکمان پێدا ئەو وزەیە ئەو توانێکمان بە کوردی دەبن توانێکمان پێ توانایەکمان پێدا و توانە پەیوەندی بە یعنی بڕی وزەیە کە ئەیداتە دەرەوە یەکسانە بەچی بە تواناکەی کەڕەتی ئەو تایمەی کە وزەکە دێتە دەرەوە ینی ئەو ماوەیە کە مۆمەکە ئاسووتێ ئەوە تواناکەیە کەڕەتی تی یەکسانە بە HP ئاردوجە کەوا بوو ئەم بڕی ئەو وزەیە کە دەستمانەکەوێ ئەوەش بڕی ئەو وزەیە کە لە ناو مۆمەکە هەیە ئەم دوانە یەکسانەکەین بە یەکتری وەلە کۆتاییە خێرایی سووتانی مۆمەکە خێرایی سووتانی مۆمەکە یەکسانە بە بەرزەکە چونکە کە بەردەوام ئەسووتێ لەگەی دابەزێتە بەرزەکەی دابەزێ یەکسانە بە H دابەشی T ئەو H ئەو بەرزیە دابەشی ئەو تیە ئێستەکانی ئەوە لەوێ دابنین وەلە کۆتاییە خێراییەکەی دۆزینەوە یەکسانە بەچی پی لەسەر ئای کەڕەتی یەک لەسەر پایەک لەسەر ئەم پیە کۆنستانتە ئەو ئیە کۆنستانتە ئەو یەک لەسەر پیە کۆنستانتە پایە کۆنستانتە و ئەمێنێتەوە خێراییەکە خێرایی سووتانی مۆم گرێدراوە بە پێچەوانەی دووجای تیرەکەی یعنی هەرچێ مۆمەکەی تۆ تەنکتر بێ خێراتر دەسووتێ هەرچێ ئەستورتر بێ درەنگتر دەسووتێ یعنی تۆ توانی لێرەوە ئەوێنە بنجا ئەمە بزانێکن ئەمە سەکانی لێرە مۆدێلێکمان دروست کرد و پێشبینێکمان پێکرد بەو شێوازە بزانێکن لە واقعا چۆنە تیۆرێکی زۆر سادەیە مۆدێلێکی زۆر سادە بە هەنە گریمانەی سادە بیرکاری کردێکی ئەمە ئەم کارێکرد لێرا بۆ ئێمە ئەو ئەکسپەرمنتە ئەگەر تماشاکەی کاتێکە تیرەکان بچووکترە بنەوە تێئۆری ئەو خەتە ئەو پچڕ ئەوە تێۆریەکەیە ئەوەکەی تر ئەکسپەرمنتەکەیە تماشاکرد لە نیوە تیرە بەرزەکانە تێئۆری و کردار بە تەواوی یەکەگرێتەوە زۆر باشەکە گرێتەوە بەڵام لە نیوە تیرەی بچووکە لە یەک دوورەکەونەوە یعنی ئەم تیۆری ئێمە ئەم تیۆریکە باسمان کرد تیۆری ئەم تیۆریکە باسمان کرد لەسەر ئەو مۆدێلە سادە ئەو مۆدێلەکە وتمان مۆمەکان هەمویان وەک یەکوان بڕی وزەکانی بڕی شڕی وزەکانیان یەکسانە لەناو ژوورەکان هەمویان کە پلەی گەرمی ئەو ژوورە نەگۆڕە هەموو ئەمانە ئەو گریمان بووکە کردمان ئەو وەختە کە تماشاکە مۆدێلێکمان دروست کرد بۆ ئەو تیرانەی کە لە دەوروبەری 3 سانتیمە تا 10 سانتیمایە بنکەکەی ئەو نەتیرەکەی ونەیە زۆر باش لەگەڵی ناگە گرێتەوە بەڵام کاتێک لە 0.3 بۆ 3 بە باشی یەک ناگرێتەوە قابل لەویا هەنێ پارامتری تر هەیە کە ئێمە بەکارمان نەهێناوە بەڵام ئەمە نمونەیەکی باش بوو بۆ ئەو مۆزوع ئێستا وەکو ئەوەی کە باسم گەڵ بیرکاری کردێکێک وەکو مۆدێلێکم باس کرد بە زۆر نامێت زۆر سەرتان بێشێنم مۆدێلێکمان باس کرد لێرە ئێستا بینە سەر ئەوەی کە بزانێتین ئایا پیور مەتمەتیک یا بیرکاری پەتی چۆن ئەبێ بە بیرکاری کردێکی لە سەرەتاوە ژمارەکان هەمووی ژمارەی دروست 1 2 3 4 5 6 ئەودا کەرتیشە بوونی و ئەمانش هەبوون دوای ئەوە ژمارەی ناکەرتیان ئێرشناڵ ئەو ژمارە وەکو ڕەگی دوو ئەمانە هاتنە ئاراوە لە سەرەتاوە هەموویان کێشە بوون کێشەی گەورە بوون شەڕی لە کەوتوەوە خەڵکی سەکوژرا بەڵام یەکێ لەو کاتێکە تۆ هاوکێشەیەکی سادە حەلەکەی مەسەرەن بۆ نمونە ئەمە جوابەکەی زانی ئەو جوابەکەی ئەوەی هەمانە وازانی بەڵام کاتێکەتی ئەمە حەلەکەی x دووجا یەکسانە بە ماینەسیە ئەمە زانی جوابەکەی جوابی ڕیاڵ نییە جوابەکەی ئیمجنەریە ئەمە لە سەردەمی هاتارەوە لە سەردەمی فەیلسوف فەڕەنسیەکە ناوی چییە؟ دیکارت سەردەمی دیکارتە هاتە ئاراوە ئەمە تەبعەن ئەو ناوی ژمارەی ئیمجنەری خەیاڵی
کە هیچ شینێکی لە جیهانی سروشتیان نییە بەڵام بەرەبەرە کە کات تێپەڕێ و شتی زۆر جوانی هەیە یەکێک لە جوانترین شتەکانی ئەمەیە ئەمە یەکێکە لە جوانترین هاوکێشەکان هیچ توانی ئێتێتە یەکسانە بە کوساینی تێتا زائید ئایساینی تێتا کە ئای تەبان ڕەگی ماینەزیەکە ئەمە یەکێکە لە جوانترین هاوکێشەکانی مەتمەتیک ئەمە هەموو هینی بڵێن سێ گۆشە زانی و ئەمانە هەمووی لێرەوە دەردێ بڵێن ساینە کوساینە هەمووی لێرە هەیە بەڵام ئێمازانین پێڵە کۆمپلکس نامبەریان ژمارە ئاوێتەکان کە لە سەدەی هەژدە و نۆزدەوە ئیتر دەرکەوتەمە لە هەموو شوێنەکە هەیە لە هێندسەی کارەباوە بیگرە تا کوانتەم میکانیک لە هەموو شوێنەکە ئەم ژمارە ئیمێجنەریە دەرەکەوێت یعنی شتێک کە دیراک و هین دیکارت وادان نابوو کە ئاسان ئەمە ئاپلیکیشنی نییە شتێکە بەس لە خەیاڵایە ئێمازانین ئەمە زۆرترین ئاپلیکیشنی هەیە ینی ئەم شتە بەڵام ئێستا بین خەیاڵمان بڕوە بۆ مەتمەتیک پێش بە خەیاڵی ناگیرێ ئەمە دوو دانە کۆنستانتی هەیە وانە ژمارە ئاوێتە A و B دوو دانە ڕیاڵ نامبەری هەیە و ئەو ئایشکە ئیمەجنەری نامبەرەکە ژمارە خەیاڵیەکەیە ئێستا بیکەین بە کواتریلیۆن بکەین بە 4 پۆلی یعنی بێنین ئای و جێ و کەیش بێنین بە 4 دانە ئەمە ناهێنن ئەم ئای و جێ و کەی وەکو ئەو ئایەوان هەمویان ئەمە ڕەلێشێنەکەیانە ئای کەڕەتی ئا یەکسانە بە جێی کەڕەتی جێ یەکسانە بە کەی کەڕەتی کەی یەکسانە بە ئای کەڕەتی جێ یەکسانە کەڕەتی کەی یەکسانە بە ماینەزیەک ئەنێم ڕەلێشێنانیانێ ئەنی تا ئای و جێ و کەی پێناسەکەیان ئەمەیە ئەمە ڕەلێشێنەکانیان ئەمە نش لێرە هەیە ئەم ڕەلێشێنە تریشیان ئەمە تۆ ژمارەی ئاوێتت بە دوو ریاڵ نامبەر دروست کرد دوو ئای و بی بەڵام ئەم کواتریلیۆنە بە دوو دانە ژمارەی ئاوێتە دروستە بێنن بە دوو دانە کۆمپلکس نامبەر دروستە ئەمە لە ساڵی 1870 هامیلتۆن کە بیرکار فیزیاییشە بە زۆرتر بیرکارە ئایرلەندی ئەم ڕەلێشنانەی لەسەر پردە لە دۆبڵین نووسی بەیانیان کەچوو بۆ پیاسەیە ئێوارە بەیان چوو پیاسە ئەو بە خەیاڵیە لەسەر پردیان بە ڕەشێنانی نووسی وەکو دیکارت وا تەسەوور دەکرد کە قەت ژمارەی ئیمەجنەری هینی نابێ ینی بەکارهێنانی لە علما نابێ بەڵ هەی بۆی پێ ئەمەش تەسەورە کرا نایبێ بەس ئەمە شەیەکی ئیمەجنەریان کۆمپلکس نامبەر یا ئیمەجنەری نامبەر یا بڵێن ژمارە ئاوێتەکان زۆرترین بەکارهێنانیان لە علما لە ڕۆتەیشنایە لە سوڕانەوایە لە دوو دایمێنشنە زۆرترین بەکارهێنانی لە ئەمە زۆرترین بەکارهێنانی لە سوڕانەوایە لە سری دایمێنشنە تەبان ئێستا بەڕێگەی کاکرێ پێش ئەوە ئەم ژمارانە بەکاربێ بە ماتریکسەکانەکرا ماتریکسی 3 ڕۆتیشن یان سوڕانەوە لە 3 دایمێنشناکرێ بەڵام کاتێکە بە عەمەلی ئەیهێنن تەطبیقەکان هەمیشە هەنێک کونوکەلەبەر هەیە ئەمێنێتەوە کە ئەو کونوکەلەبەرانە بە ئەزمون دەرکەوتووە ئەبێ بەهۆی ئەوەوە کارەسات دروست بێ بە تایبەت لە گەشتە فەزاییەکانە و لەو گەشتانەی ترکە بە شێوازێک پەیوەندیان بە میکانیکال ئینجینیرینگەوە هەیە بەڵام کاتێکە بینی ئەم کواتریلیۆنە بۆ تەحلیلی جوڵەی سری دایمێنشنی بەکاربێنی ئەو شتێک کە پێی ئەڵێن گەمبڵ ئەوە گەمبڵە لە هەندسەی میکانیکا بۆ ئەوانە پێڵە کێشەی گەمبڵی پێڵێن گەمبڵ ئەم کێشانە دروست نابێت یعنی کواتریلیۆنەکان باشترین هینن لە جیاتی ماتریکس بەکار بێن بۆ تەحلیلی سوڕانەوە لە سری دایمێنشنە ئەمە ئەو شتە بوو کە تەسەور ناکرا قەت ڕۆژێ کە تۆ بێنی جنرالایزیشن یان گشتاندن بکەی بۆ ژمارە ئاوێتەکان وها بەکارهێنانێک پێیا بکە
بەتایبەت بۆ گەشتە فەزایەکان ئێستا لە جیاتی ئەوە تحلیلی ماتریکسی بەکاربێنن تحلیل بە شێوەی کواترۆنیۆن بەکارهێنن بۆ ئەوە کە چۆن مەسەلەن سەفینەیە لە ئاسمانە بنیشێتەوە بە چ گۆشەیە بنیشێتەوە بە چی نەبنیشێتەوە ئەمە هەموو بەم هینە تحلیلەکە کواترۆنەکان گوتمان لە دوو دانە هینەوە دێن دوو دانە کۆمپلکس نامبەریان ژمارە ئاوێتەوە دێن ئۆکتیۆنیشمان هەیە هەشتیشمان هەیە وادێت چواریە ئەو هەشتیشمان هەیە هەشتەکان لە دوو دانە لەمانەوە دێن لە دوو دانە لەمانەوە دوو دانە لەمانەوە باش بەجارە بۆ هەشتێکە هیچ ئەپلیکیشنێک نەبینراوەتەوە یا پێویست نەبوو ببینێتەوە جارە بۆ هەشتەکە نەبینە بەس بۆ ئەمەیان بینایە ئەمە وەکو نمونەیە هێنامەوە کە تۆ ژمارە ڕێڵت هەیە حەقیقی ئەیناسی دوای ئەوە ژمارە ئاوێتە دێتە ئاراوە خەڵک وازان بکەڵکی هیچ نایە تەنها سەرگەرمیەکە یاریەکە بیرکار لە مێشکی خۆی یاریەکە ئاسان ئەو بەدوای ئەوە نیەکەم ئەو یاریە بەکارکی چی دێ و چێژ لە اینی خۆیە بینێ چێژ لەو یاریکردنا بینێ کە لەگەڵ ئەو ئاشیانە لەگەڵ ئەو ئاشیا ئایدیاڵانە کە ناو مێشکایە ئەیکە ئەو بەسەواکە بەت باشاکەن ئەپلیکیشنی بە پێ بوو بۆ جنرالایز بوو یان گشتاندن پێکراوی ژمارە ئاوێتەکانیش ئەمە دروستکرا کواترۆنیۆن کە ئەمیش ئاپلیکیشنی لە سەدەی لە ساڵی 1950 بەدواوە ئاپلیکیشنی هەیە بە تایبەت گوتێ زۆر بەناوبانگە لەو کاتانەی کە ئەوانەی کە لەسەر مانگدا بەزین بەشێکی زۆریان ینی فیزیاییان هەبوو ئاگاداری ئەم کێشانە بوون بە کاتێکە حیساباتەکانیان بەمانە کرد گاڵتەیان بە گمبڵەکانە کرد کە ئەو ئینێکە شێوازی ماتریکسی حەسێ بێت بەکارهێنانی یەکجار زۆرە ینی بەسەلەن تۆ بڵین باسی بیرکاری کردێکی بکەین بەتایبەت لە فیزیا مەسەلەن بۆ نمونە لە سترینگ تیۆری یان تیۆری ڕسمانەکان یا ژیەکان کە بۆ ساڵانی هەشتاوە هاتە ئاراوە ئەمە ئیشیەوەیە کە بتوانێت هەموو هێزانێک کە لە سروشتە هەیە بباتەوە سەریەک بنەچە دۆ سەریەک بنەڕات یەکێ لەوانە کە گەورەترین کاری لەوەیە کردووە زانایەکە بە ناوی ویتێن ویتێن بیرکارە یەکێکە لەو بیرکارانەی کە خەڵاتەکەی هینی وەرگرتووە خەڵاتە ناوی چیەکە ئێمە بیرکارەکان کۆچەر بیرکاریش وەریگرت ئەو خەڵاتی وەرگرتووە بەڵام کارەکانی هەر هەمووی لە ناو هینایە یعنی لە ناو کوانتەم فیلد تیۆریان سترینگ تیۆری بۆ دۆزینەوەی تیۆریەکە یان ڕێگەیەکە کە بکرێ هەموو ئەو هێزانێک کە لە سروشتە هەن وەک هێزی کارۆمەغناتیسی وەک هێزی کێشکردن وەک هێزی ناویکی لاواز و بەهێز کە باتەوە سەریەک بنەڕات یعنی ئەو کەسە بیتن کارەکانی لە تۆپۆلۆژیایە ینی بڵێن تۆپۆلۆژی فایبەر باندڵ هەنی ئەو شتانەی کە تەسەوورکردنی تۆ زەینە ئەو کارانە پیور مەتمەتیکن یعنی زۆر پیر نەک پیور زۆر پیور مەتمەتیکن زۆر خەیاڵاوین جایت بڵێن کە وەختەکەینەوەی کەمترین پەیوەندیان بە جیهانی حەقیقیەوە هەیە بەڵام ئەو هینانەی بەکارهێناوە کە تیۆریەکی یەکانگیری دروست کردووە بۆ تیۆریەکی یەکانگیری دروست کردووە بۆ تحلیلی هێزەکانی سروشت هەرچەند تیۆریەکە پرۆف نەکراوە بەڵام تیۆریەکە یەکانگیرە یەکێ لەو شتانەی کە لە تیۆریە موهیمە کە تیۆریە یەکانگیر بێ لە ناوەوە یەکگرتوو بێ یەکانگیر بێ یەکتری نەسڕنەوە دش بە یەک نەبن دا ئەوەم باس کرد مەتمەتیکیەکە بە ناوی هاڕڤی لە ساڵی 1950مانە بوو اینێکی دروست کرد ینی بڵێن بیرکاریەکی تایبەت بەخۆی دروست کرد و ڕایگەیاندی بە خۆشحاڵیەوە ئەم بیرکاریەی من نە ئێستا و نە داهاتوو هیچ ئەپلیکیشنێکی نابێ بەڵام هەر ئێستا ئەو بیرکاریەی ئەو بۆ کریپتۆگرافی یان نهێنی نووسی کە یەکێکە لە فەرعە هەر گرنگەکانی زانستی کۆمپیوتەر بەکاردێ یعنی مۆزوع ئەوەیە کە بیرکاری بتوانین وە تەسەووریکەین کە بەشێکە لە سروشت ئێمەش بەشێکی لە سروشت کاتێککە پشکنین بۆ سروشتەکەین ئۆتۆماتیکی ئەم دوانە یەکەگرنەوە وەک چۆن زۆر جار ئاین و هونەر کە ئاین ئەوێت جوابی پرسیارەکانی بداتەوە پرسیارە هینەکانی مرۆ بداتەوە
حساسیەکانی مرۆڤ بداتەوە کە بۆ لێرە هۆنەریش هەر ئەوەیە بەڵام هۆنەر بە دوای وەڵام و جوابە ناگەڕێت هۆنەر خۆیان خۆقێنێ بەڵام ئاین هۆنەر لە زۆر شوێنە یەکتری بەکارهێنن نمونە تۆ لە بوزیسمای بینی لە ئاینی مەسیحیەتایی بینی ئاینی مەسیحیە لیا لە ئاینە پێش ئاینەکانی پێشووتری وەکو ئاینی مانەوی هۆنەریان بەکارهێنا وەکو ڕێگەیەک بۆ پەرەپێدانی ئاینەکان چۆن لەوێ یەکەگرێتەوە ئەوان یەکەگرنەوە زانست و بیرکاریش بەم شێوەزە یەکەگرنەوە چونکە ئامانجەکە تەحلیل یان دۆزینەوەی ناومێشکی مرۆڤە زۆر شت هەبوو باسی بکەم لەو شتانەی کە تەسەورەکرا ناممکنە ڕۆژێ بەکارهێنانی هەبێ بەڵام هەیەی بەڵام نامێ زیاتر لەوە سەرتەنم زۆر سپاس بۆ گوێکردنتان مەمنونم زۆر سپاس بۆ مامۆستای خۆشەویستم دکتۆر حوسێن ئێستاش حەز دەکەم جەنابتان پرسیارەکانتان ئاراستەی مامۆستا بکەن و مامۆستا بە زمانێکی سادەتر وەڵامی پرسیارەکانتان باتەوە جا چێ پرسیاری هەبوو لەسەر محاضەرەکە لە خزمەتیای باش دکتۆر جان